نسبەی سۆلەر سیستمەکەت زیاتر بی دەتوانی لەو کاتەی ئەتوو ئەو کارەبای بگەڕێنیەوە لە بۆ کارەبای نیشتیمانی لە کاتی شەو دەتوانی ئەتوو ئەوەی کە دایتە کارەبای نیشتیمانی دەتوانی بەکاری بینیەوە. ئامانج لە دانانی سۆلەر سیستم لە بۆ ماڵ یان لە بۆ شوێنی بزنس. بیرۆکەی ئەو بزنسەی لەوەی هات کە پرۆژەی ڕووناچی کە 24 کاتژمێری ئەوەمان بە دەرفەت زانی کە دانانی سۆلەر ئیستیفادەی تاک و ئیستیفادەی بزنسی هەیە لە بۆ هاوڵاتی. دەتوانین برێن 180 زیاتر لە بەرژەوەندی هاوڵاتیدایە ئەم دانانی ئەو سۆلەرە، لەبەرەوەی تۆ دەتوانی زیاتر لە 160 ڕۆژ ئەتوو ئیستیفادەشی 100% لە سۆلەر سیستم بکەیت. ئیزافەتەن ئەگەر نسبەی سۆلەر سیستمەکەت زیاتر بی دەتوانی لەو کاتەی ئەتوو ئەو کارەبای بگەڕێنیەوە لە بۆ کارەبای نیشتیمانی لە عینی کات لە کاتی شەو دەتوانی ئەتوو ئەوەی کە دایتە کارەبای نیشتیمانی دەتوانی بەکاری بینیەوە، کەواتە لە نەتیجەی گشتی ئەتوو لەوانەیە بە 150 بە 140 ئەو داهاتەی کە پێشتر ئەتوو دەدا کارەبای ئێستا 140 150 کەمتر دەدەی.